هەستاین بە ئامادەکردنی وێب ئەپلیکیشنێک بەکارهێنانی ژیری دەستێت لە چوارەمی کۆنفرانسی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر من وەکو لیژنەی ئامادەکاری لیژنەی باڵای کۆنفرانس دکتۆرە هێشوو بەڕێوەبەری زانستی خوێندنی باڵا هەستاین بە وەرگرتنی 57 پڕۆژە لەسەر ئاست و بەشە جێجەکان کە هەڵسەنگاندنیان بۆ کراوە لەسەر ئاستی بەشەکان لە هەر بەشێک پرۆژەیەک دەستنیشان کراوە دابەشی 4 سێشنی از 4 پارتی سەرەکی کراوە زۆرترین پرۆژەمان لە کەرتە پزیشکی و کشتتوکاڵیەکانە دوای ئەوە کەرتە تەکنۆلۆژی و ئەندازیاریەکان پاشان کەرتی کارگەڕێکان و کەرتی ئینفارماتیکمان هەیە و لە کۆتایی ئەمڕۆژدا کە کۆنفرانس تەواو ئەبێ لەو 4 سێشنە 4 پرۆژەی تر دەستنیشان دەکرێت دەبێتە 4 پرۆژەی باشی کۆنفرانسەکە دوایی دەرەنجام و ڕاستپاردەکەی دەدەین ئەو لایەنانەی کە پێویستیان پێ و دەتوانین لە بازاری کارە سوودی لەوەربگیرێت. من ناو مراد امیر احمد راگری کلژی تکنیکی تندرستی پزیشکی هەولێرم زۆر خۆشحاڵم دیدارێک پێکەوە ساز دەکەین لەسەر توژینەوەی کۆنفرانسی چوارەمی زانکۆی پۆلیتەکنیک هەولێر بۆ قوتابیان لە ڕاستی قوتابیان سنتەرن و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر و بەگشتی زانکۆیەکان محاولەی دەکەن کە قوتابی ببیتە سنتەر ببیتە مرکز خۆباربوونی پێچێ بیتن یعنی بتوانیتن باوەڕ بە خۆی بکاتن بتوانیتن پروژەکانی ئایندەی خۆی دابنێ بتوانیتن خۆی بدۆزیتەوە لەو کۆمەلگای کە ئێمە تێداینە و هەمووشە ئێمە دەزانین بەرزتانەوە ئێمە هەموومان دەزانین کە گەنج سەرمایەی گەلوە وڵاتن بۆیە ئەو کۆنفرانسانە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ساز دەکاتن ئەوە چوارەمین کۆنفرانسە نزیکی 6 توژینەوە لەو کۆنفرانسە باز کرا 300 قوتابی تقریبا نزیکی 300 قوتابی بەشدارن هەر لە هەموو بارەکانی تەندروستی و پزیشکی و بارەکانی کارگەری و بارەکاری آیتی بەشدارن گرنگێکی زۆری هەیە چونکی ڕۆلی زۆری هەیە توژینەوە لە کۆمەلگای ئێمەدا. من وەکو چوارەم کۆنفرانسی زانستی لە کۆلیژی تەکنیکی سۆران زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر ئامادەم لێرە وەکو بەڕێوەبەری دارایی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هاوکاری دارایی ئەم کۆنفرانسە ئامادەکاریمان بۆ کرد وەکو لیژنەی باڵا و دەستخۆشی لە سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر دەکەم کە هەر ساڵە و لە شوێنێک ئەو کۆنفرانسانە ئەنجام دەدا بە هاوکاریەی مادیەکی کەم. ئەمڕۆ لێرە لە کۆلێژی تەکنیکی سۆران لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە چوارەمین کۆنفرانسی زانستی قوتابیان لێرە لە کۆلێژی تەکنیکی سۆران بەڕێوە دەچێت بە پاڵپشتی ڕاگری کۆلێژی تەکنیکی سۆران ئێمە هەستان بە ئامادەکاری ئەم کۆنفرانسە ئێمە وەکو بەشی تەکنەلۆژیای زانیاری لە کۆلێژی تەکنیکی سۆران یەکێک لە پرۆژەکانمان لە باشترین پرۆژەکان بوو یەکی بوو لە 4 پرۆژانەی کە لە هۆڵی کۆنفرانس نمایش کرا پرۆژەکەی ئێمە کە قوتابیەکانمان لەسەر ژیری دەستکرد بوو لە بواری تەندروستی و پەروەردە گرنگی ئەو کۆنفرانسانە زۆر گرنگە بەلای ئێمەوە لەبەرەوەی ساڵانە ئەنجامدانی ئەو کۆنفرانسانە لەسەر بنەمای باشترین پرۆژەی قوتابیان کە لەلایەن بەشەکانەوە هەڵدەبژێرن و لێرە نمایش دەکرێن. من عەبدولباسط لەگەڵ هاوکارانم هەستاین بە پێشکەشکردنی پرۆجێکتێک لە ژێرناونیشانی ئەیە ئێدوهێڵز لە چوارەمین کۆنفرانسی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کە لە کۆلێژی تەکنیکی سۆران بەڕێوە چوو ئەو قوتابیانێکەوە پرۆژەکانیان بۆ کۆتایی ساڵ تەرجیح کرد بوو هەستان بە پێشکەشکردنی پرۆژەکانیان ئەوڕۆ لە هۆڵی کۆنفرانسەکان چوار لە باشترین پرۆژێکتەکان دەستنیشان کران بۆی بۆ بەڕێزانێکەوە هاتبوون میوان بوون پێشکەشی بکەین پرۆژێکتەکەی من یەکێک بوو لەو چوار باشترین پرۆژێکتانە و بەروە خەڵاتی ڕزلێنان نیشمان پێبەخشرا پرۆژێکتەکەی من پێکاتوە لە وێب ئەپلیکیشنێکەوە ژیری دەستکردمان بەکارهێناوە لە بواری پەروەردەی و لە بواری تەندروستی لە بواری پەروەردەی خزمەت ئەکات بە مامۆستایان و بە قوتابیان هەروە لە بواری تەندروستی خزمەت ئەکات بە هاوڵاتیانی و بە ئەو قوتابیانێکەوە لە بەشە پزیشکەکاندا کارەکەن. زیاتر جەختمان کردوەوە سەرەوەیکەوە بە باشترین شێواز هەتا پێمان بکرێ کاتەکان بگەڕێنینەوە بۆ هەموو خەڵکێک و بۆ هەموو چین و توێژەکان کات کورد بکەینەوە و باشترین سوودیان پێ بگەینین و هەروەها وێبسایتەکەی من کە وێب ئەپلیکیشنە لە داهاتوودا ئەمانەوێت خزمەتگوزاری زیاتر لەخۆ بگرێت و بتوانێت بە باشترین شێوەش خزمەت بکات.